هەر لەسەرم بابەتە گفتوگۆی زیاتر دەکەم بەڕێز ڕەسوڵ ڕەوف ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی سۆسیالیست لە کەرکووک و میوانی ئەمەیە. کاک ڕەوف زۆر بەخێر بێی بۆ کوردستان 24. ئەوەی ئەمڕۆ چۆن دەبینن؟ ئامانجی هاتنی ئەم هێزەی حەشدی شەعبی چییە بۆ ناوچەیەکی کوردستانی؟ زۆر سپاس بینەرە خۆشەویستەکان دەکەین. دیارە ئەمە یەکەم جار نییە ئەو بڵێ ڕەفتارانەی هێزە عێراقیەکان کە دێنە ئەو ناوچانە. دیارە ئەمە ئەوان بە پشت بەستن بەو هێڵی 36 کە لە 29/3/2003 بە دواوە کەوتۆتە دەست هێزی پێشبەگەی کوردستان، واتە لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام ئەم ناوچانە بە کەرکووک و هەموو ناوچەکانەوە کەوتە ژێر دەسەڵاتی هێزی پێشبەگەی کوردستان. ئەوان هەموو کات لە فرسەتدا دەگەڕێن بۆ ئەوەی کە کلێنێکی ئەمنی و بڵێ ئاسایش بدۆزنەوە تا دەست بگرن بەسەر ئەم ناوچانەدا و دیاترین ئەو ناوچانش کە لە ناوچەی گەرمیان و قادرکەرم ئەو ناوچانن کە کێڵگەنەوت و غازەکانیان تیا. دیارە ئەوەی کە ئەمڕۆ ڕوویدا توانین بڵین هێزەکانی حەشدی شەعبی واتە سەر بە جێیشی عێراق نییە، وەزارەتی دیفاع نییە، سەر بە هێزەکانی حەشدی شەعبی. ئەمانش ئەوەندەی لایەنگیری تائیفی پێوە دیارە، ئەوەندە لایەنگیری حکومی پێوە دیار نییە، واتە شتەکان ڕەنگە لە چوارچێوەی حیزب و شەخصا بێت وەکەوەی لە چوارچێوەی وەزارەتەکاندا بێت. بێگومان ئەم کلێنانە واکات کە ئەوان هەموو کات لە بۆسەیە بن بۆ ئەم حاڵەتە بڵێ ئەم سنوورانەش کە بەداخەوە ئەیلین کە لە دوای 2003 نەتوانە لە ڕووی یاساییەوە بگەڕێتەوە سەر حکوومەتی هەرێمی کوردستان و ژێردەسەڵاتی هێزی پێشمەرگەی کوردستان. بۆیە ئەو ململانێنە من پێم وایە بەردەوام ئەبێت هەتاکو لە ڕووی یاساییەوە ئەم ناوچانە چارەسەر نەکرێت بەپێی بڵێ بڕیاری 688 نەتەوە یەکگرتوەکان بە تایبەتتر کە لە 91 بۆ پاراستگاری بە ناوچە کوردستانەکانی کە ئێستا لە ژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانە داندا، جگە لەوە ئەوان لە ئەو ناوچانەی تر وای دانێن کە خۆیان مخەوەلن تایە. بۆیە یعنی ئەو واقعی ئێستایان پێ قبوڵ ناکرێت کە ئەم ناوچانە 100% ناوچەی کوردنشینن لە ژێر دەسەڵاتی هێزی پەرمەگەی کوردستانان، لە ژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانە. باشە، دەمەوێت ئەوە بپرسمیانی گوتت کە ئەمانە هێزی حەشدی شەعبین سەر بە سوپای عێراق نین، بەڵام چۆن دەتوانن بێنە ناوچەیەکی کوردستانی کە هێزی پێشمەرگە لەوەیە و هێزی پێشمەرگە تەنسیقی هەیە لەگەڵ سوپای عێراقدا؟ یعنی ئەگەر هێزێکی عێراقی بڕیار ببێتەوە ناوچانە بۆ کێوماڵی داعش دەبێت تەنسیقیان لەگەڵ وەزارەتی پێشمەرگە هەبێت. ئەم هێزە چۆن دەتوانێت بێتە ئەوێ؟ ئەخرەوەی ئێستا من بەرچاو ئەوەی ئێستا من ئەم بەرچاوکە هەن لە ڕاپۆرتەکەی بەڕێستان و هەم بەپێی زانیاریش کە من لە ناوچەی گەرمیان پرسیارم کرد، ئەم ناوچەی ئەوان بۆی هاتوون هێزی پێشمەرگەی کوردستانی تیان نەبووە، فەراغێکی ئەمنی دروست بووە. ئەو فەراغە ئەمنیە هەم لە لای ئێمە لە کەرکووکیش زۆرە، لە ناوچەی قادرکەرم و ئەم سنووری گەرمیانەش زۆرە، هەتا بەس لە سنوورەکانی هێزی پێشمەرگەی کوردستان و هێزی سوپای عێراق فەراغی سیاسیمان هەیە. ئەم هێزانە سوود لەوا بینن و هێزەکانی داعشیش ئێستا لەم ناوچانەکە هەندێک جار لێرە و لەوێ چالاکی ئەنجامەدەن سوود لەو فەراغە ئەمنیا بینن. بۆیە بەڕای من دەبێت ئەو فەراغە ئەمنیانە نەمێنێ ئەو تەنسیقی کە بەڕێزت باسەکەی هێزی پێشمەرگەی کوردستان و سوپای عێراق دەبێت بە شێوەیەکی تۆکمە ئەم ناوچانە یەکلا بکرێتەوە، ئەم دەسەڵات و سنووری هێزی پێشمەرگەی کوردستانیش دیاری بێ و دەسەڵاتی سنووری هێزی وەزارەتی دیفاعی عێراقیش دیاری بێت. بەداخەوە ئێستا ئەو فەراغانە زۆرن، ئێمە زۆر جار درک بەواکەین لەم ناوچانە لەلایەن ئەو هێز و گروپانەوە زۆر جار ئەم حکومی دەسەڵاتی ئێستا پێشێ دەکەن، چونکە ئێمە خۆ دەزانی ئەم ناوچانە ناوچەی جێناکۆکە پەیوەستە بە مادەی 140ەوە، ئەم مادەیەششان ساغی نەکردوێتەوە ئەم ناوچانە لەژێر فەرمانڕەوایی کامیانە بێت. بۆیە ئەوان بە حکمی دەسەڵاتی دیفاکتۆی ئێستا تا بۆیان بکرێت هەنگاوەنێن زیاتر ئەم ناوچانە بخەنە ژێر دەسەڵاتی خۆیەوە، بەڵام پێویستە وەزارەتی پێشمەرگە سنوورێک بۆ ئەمانە دیاری بکات، چونکە لە دۆخی ئێستاە وەزارەتی پێشمەرگە وەزارەتێکی ڕسمیە لەلایەن حکوومەتی فیدراڵەوە دانی پێدانراوە کە ئەمانە وەکو پاسەوانی ئەم ناوچەی کوردی بڵێ ناوچانەی کە لە ژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانایە پاراستنی لە ئەستۆی ئەواندایە. بۆیە من پێم وایە ئەم شتانە چاوەڕوان کراوە، شتێک نییە چاوەڕوان نەکراوە بێت. بۆ ئەمانە من دڵنیاتەکەم لە داهاتووش شتی زیاتریش دروستە بێت، بەڵام ئەواکەوێتە سەر بەهێزی و
بڵێ بڕیارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت جددی بێت لەسەر پاراستنی بڵێ بستێک خاکی کوردستان لەلایەن ئەو هێزانەوە کە نەک هێزی ناوچەکە نین، هێزی کوردی نین، هێزی ناوچەکەش نین. ئەم هێزانە لە باشوور و ناوەڕاستی عێراقەوە هاتوون، ڕەنگە بۆ مەبەستی یان مادی بێت یان مەذهبی بێت، ئەمانە هێزی ڕسمی ئەتڕاستە لەلایەن حکوومەتی عێراقەوە دانی پیانەداوە، بەڵام خۆمان نەزانین هەدەفەکان زیاتر لە هەدەفی مەذهبی و مادیە خۆیە بینێتەوە. باشە. ئەمڕۆ ئەوەی کە بینیمان ینی بە نزیکەی 3000 چەکدار و بە ئەو هەموو چەک و کەلوپەلە سەربازیە کە هێنا بوویان بۆ ناوچەی گەرمیان، ئەگەر وەڵامە تونند و ڕاستە و خۆکەی هێزی پێشمەرگە نەبووە، ئەم هێزەی حەشدی شعبی لەوێ دەمانەوە؟ وەڵاهی هیواخوازم ڕێکەوتنی لابەلای تیان نەبێت ئەم بڵێ هاتنە، چونکە ئێمە بەداخەوە لە کەرکووکە زۆر جار ئەبینە قوربانی بڕیاری جیاواز واتە یەکگوتاری حکوومەتی هەرێمی کوردستان لەم ناوچەیە نییە. جاری وایە لایەنێک لە لایەنەکان ڕێکەوتن ئەکات لەسەر ئەو ناوچانە، ئەو کاتە بەداخەوە بڕیارەکانی حکوومەت و وەزارەتی پێشمەرگە لاواز ئەکات. هیواخوازم ئەو ڕێکەوتنانە نەبێت لەو دۆخەیە، چونکە ئەگەر ئەوە بێت زۆر بە قورسی ئەکرێتەوە. بەڵام ئەوەی کە ئەمڕۆ بینیمان پلانێکی گەورەی حەشدی شعبی هەیە بۆ گەڕانەوەی دەسەڵاتی خۆیان لەو ناوچانەی کە ئێستا دەژێت دەسەڵاتی هێزی پێشمەرگەی کوردستانە. من دڵنیا دەکەم ئەم هەوڵەی کە لەو سنوورە داویانە سەر بگرێت دێتەوە بۆ سنووری قادرکەرەم و کۆرۆمۆر و ئەو سەرچاوە داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی لەو ناوچانە بەپێی ئەو بڕیارەی هێڵی 36 ئەوان بۆی دێنە ئەوێ. من دڵنیا دەکەم ئەوە وابێت لە داهاتوودا هیچ دووریش نییە سنوورەکانی قەرەنجیر و تابانی مەقان و لە هەولێریش ئەو سنوورانە بێنە پێشەوە ئەگەر ڕێیان پێ بدێت. بۆیە ئەوەی ئەمڕۆ بڕیارەکەی وەزارەتی پێشمەرگە جێی دەستخۆشیە و هەر ئەوەشی لێ چاوەڕوان دەکرێت و پێویستیشە ئەمە بەڕای من گەورە بکرێتەوە لەگەڵ کاربەدەستانی حکوومەتی عێراق لە ڕێی نوێنەرانی کوردەوە لەوێ چ لە ڕێی سەرۆکاتی کۆمار بێت، جێگری سەرۆکی پەرلەمان بێت، وەزارەتی داد بێت. ینی ئەم شتە بە ئاسانی هین نەکرێت. لانی کەم با کوردی جارێ ئەم قەزیانە بێتە دادگای فیدراڵی بە لە ڕووی دەستوریەوە کە ئەم ناوچانە ناوچەی کێشە لەسەرە چەند مافی ئەوەی هەیە سوپای عێراقی تیابێت، ئەوەش مافی ئەوەی هەیە حکوومەتی هەرێمی تیابێت. ئەنی ئێستا ئەبینین لە ناوچەکانی باشووری کەرکووک و خۆرئاوای کەرکووک ئەم ناوچانە سەتاسە لەژێر دەستی سوپای عێراقی خۆ بەپێی یاسا و دەستور ئەمانە دەبێت هێزی پێشمەرگەی کوردستان لە ناو کەرکووکیش ئێستا دەسەڵاتی هەبێت. ئەمە من نایڵێم ئەمە دەستوری 2005 عێراق ئێرێ ئەم ناوچە جێناوکەنە هەتا یەکلا دەبێتەوە دەبێت هەردوو لە دەسەڵات و حکمی تیا بکەن، نەک بە حکومەتی مەرکێز ڕۆڵی تیا ببینێ بۆی کە ئەمانە بخاتە ڕوو. بۆیە پێویستە ئەم قەزەی ئەمڕۆ گەورە بکرێتەوە لە ئاستی حکوومەتی عێراق و دادگای فیدراڵیە بۆی جارێکێ جورئەتی ئەوە نەکەن کە ئەو سنوورانە ببەزێن و بێنە ناو خاکی هەرێمی کوردستانەوە بە شێوەیەکی ینی ئەوەی ئەمڕۆ ڕێک توانین بڵێن سوورەی داگیرکردن بوو. ئەگەر بێدەنگویتا لێی دڵنیا بە خۆیان جێگیر ئەکرد و بارەگا و ڕەبایی ڕسمی خۆشیاندا ئەنە ئەو کاتە بە ئاسانیا دەبوو بە شەڕ وایە کە خوێنی ڕۆڵەکانمانی تیا بڕژێت یان دەبوو چۆڵی ناکەن و دەست بەسەر ئەو کێڵگەنەوتیانەدا دەگرن. زۆر سپاس دەکەم بەڕێز ڕەسوول ڕەوف ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی سۆسیالیست لە کەرکووک لەگەڵم بووی. دەست خۆش.